السلام عليكم خۆشەویستان ئەو کاتتان باش باسی بابەتێکی گرنگی بڵین ڕۆژانە دەکەین کە بەڕای من کەم کەس هەیە لە عائیلەی با بڵین شتێکی وای نەبێ ئەویش بریتیە لە قەبزی واتە بڵین دەرچوونی بڵین پیسایی زۆر بە زەحمەت خۆی طبعاً پێناسەی زانستی هەیە بەڵام بزەبت یعنی پێناسەیەکی تەواو متفق نییە هەمووی بە زۆربیان دەڵێن ئەگەر لە 3 ڕۆژ زیاتر نەتوانی دابنیشی ئەو بریتیە لە قەبزی بەشێکی دیکەیان دەڵێن جگە لەوە ئەگەر مەسەلەن مایەوە زیاتر لە نیو سەعات 3 چارەک لە شوێنی بڵین ئاودەست مایەوە نەتوانی ئیسراحەت بکەی ئەوەش بەشێکە لە قەبزی بە شێوازی گشتی فعلا نەخۆشێکی ناخۆش و ئیزعاجە لەبەر ئەوەی ینی هەست بە مرتاحی ناکە کەسەکە و ئەگەر باسی بڵین هۆکارەکانی قەبزی بکەین گرنگترینیان ئێمە دەتوانین پۆلێنی بکەین بۆ 3 بەش ئێمە گەر لە مێشکی خۆماندا بنین ئەمە ئەگەر قۆڵۆن بێ با بڵین قۆڵۆنی ئینسان بێ چەند هۆکارێکمان هەیە لە دەرەوەی قۆڵۆن واتە کێشەکە لە قۆڵۆن نییە بەڵام هەندێک مەواد و گۆڕانکاری ڕوو ئەداوا ئەکا ئەم قۆڵۆنە جوان ئیش نەکا و ئەو قەبزیە دروست بێ ئەمانەش یەک لەوانە بریتیە لە حەب بەکارهێنانی حەب کە بەڕاستی ئەوە مەسیجێکە زۆر بەلامەوە گرنگە بیگێنم لە کتێبەکانی ئێمە لە گایدلاینەکانمان باس کراوە ئەگەر هەر کەسێک هەفتانە زیاتر لە 7 حەبی پاراسیتۆل کە زۆر معروفە بەکاربێنێ یەک لە هۆکارەکانی قەبزیە کەواتە پاراستۆل چەندە سەلامەتە بزانم بەڕێزان کێچی بەکارهێنانی هەر تەسیری جانبی و خراپەی خۆی هەیە بۆیە ناکرێتەوە بە کەیفی خۆت حەب بەکاربێنی ئەو حەبانەی کە بۆ سەر ئێشە وەکو پرۆفین و ئەمانە بەکاردێن بۆ قەلب ئێشە و ژیان ئێشە ئەمانە شەر باش نینە بۆ نمونە مەسەلەن ئەسپرین ئەگەر پێویست نەبێ ئەمە احتیمالە بێتە هۆکاری قەبزی هەندێک ئەو حەبانەی پەیوەندی بە گەشکەوە هەیە ئەو حەبانەی پەیوەندی بە حاڵەتی دەرونیەوە هەیە ئەمە ئەگەر پێویست بێ ئەمە ئەوە جیا بکەینەوە پێویست بێ ئەوە کێشە نییە دکتۆر ئەتوانێت ڕێنمایی تایبەتت بداتێ و حەبەکەشت بداتێ بەڵام ئەگەر پێویست نەبێت تکا دەکەم خۆ بپارێزن لە بەکارهێنانی حەبی کۆڵان و بەلاش بەبێ هیچ هۆکارێک ئەمە خاڵی یەکەم خاڵێکی دیکە هەر وەکو دەرەکیەکان مەسلەی شەکر عینەن ئەوانەی شەکریان هەیە لەوانەیە مەسەلەن ببێتە هۆکاری قەبزی و ئەو کەسانەی کە تەمبەڵی غودەیان هەیە دیسان لەوانەیە یەک لە هۆکارەکانی بڵین قەبزی بێ ئەمە هۆکارە دەرەکیەکان بە کورتی هۆکارێکی دیکەمان هەیە کە پەیوەندی بە خودی قۆڵۆنەکەوە هەیە واتە ئەو قۆڵۆنە یان ئەوتە تەسک بۆتەوە ئەو تەسک بوونەوە گرنگترینیان کە لێرە ئەو خاڵە بەڕاستی دەمەوێت گرنگی پێ بدەم ینی ئەمە دەترسین خوانە خواستە مەسلەی گرێ یان ژێرپەنجە یان سەرەتان بێ لەو قۆڵۆنە ئەمەش خاڵێکەیە نامەوێت خەڵق قەڵەقکەین بەڕاستی خاڵێکی زۆر گرنگە دەمەوێت گرنگی پێ بدەم یەکەم ئەو کەسە عادەتەن لە 45 بۆ 50 ساڵ بەسەرەوە بێ ئەگەر تووشی قەبزیەکی نوێ ببێ ئەوە باش نییە دەبێت دکتۆری پسپۆر ببینێ دووەم ئەگەر پێشتر قەبزی هەبووە بەڵام ئێستا بە هیچ شتێک چانابێ ینی خراپتر بووە قەبزەکەی ئەوە زۆر گرنگە سێم ئەگەر قەبزی هەبووە زایدن خوێنبەربوونی هەبوو ئەوە زۆر گرنگە دەبێت ببینی نەکە خوانە خواستە گرێ بێ ئەگەر قەبزی هەیە لەگەڵ مەثەلەن کەم خوێنی هەیە ئەمانە خاڵی گرنگن دەبێت زیاتر گرنگی پێ بدەیت بەڵام بە شێوەیەکی گشتی قەبزی هەیە یعنی زۆر باوە ئەو بابەتێکی دیکەیە بەهەرحاڵ ئەمە خاڵی دووەم خاڵی سێم هەر لە قۆڵۆنە بەڵام قۆڵۆنەکەی تەمبەڵە ینی نەئۆتە هۆکاری دەرەکی هەیە بێتە هۆکار نەئۆتە خوانە خواستە گرێ و سەرەتان و ئەمانە هەبێ نەئەوەتە با بڵین ئەمانە هیچیان نییە تەسک بوونەوە ئەوانە نییە بەڵام قۆڵۆنەکەی تەمبەڵە جوان دەفع ناکە جوان پاڵپەیوەنانی باش نییە جا ئەمە وەکو هۆکارەکان وەکو چارەسەر ئێمە لێرە ناتوانین بەڕاستی بە تەفسیل چارەسەرەکان باز بکەین چونکە ئەمە بابەتێکی پزیشکیە ئێمە دەزانین و بڕیار دەدەین کامە پێویستی بە کامە پشکنینە کامە کەس پێویستی بەس بە ئامۆژگاریە کامە پێویستی بە دەرمانە بەڵام ئێمە دوو بەشی گرنگمان هەیە لە چارەسەر یەکێکیان ئامۆژگاری گشتیە کە زۆر گرنگە بەڕاستی خەڵکانێکی ئەگەر هۆکارەکانی دیکە نەبێ لەوانەیە هەر بۆ ئامۆژگاری باش بێ یەکێکیان دەرمانە بەڕای من دەرمانەکە دەبێت بۆ پزیشک لێ بگەڕێن بۆی پزیشکی پسپۆر بڕیار بدا بەڵام مەسلەی یەکەم کە ئامۆژگاریەکانە 4-5 خاڵ هەیە زۆر گرنگە بەڕێزان یەکەم خواردنی ئاوی زۆر بەلایانی کەم ڕۆژانە لە گایدلاینەکانی ئەمە نووسراوە 6 بۆ 8 گڵاس ئاو دەبێت بخۆی چونکە کەم ئاوی دەبێت هۆی قەبزی دووەم تەڕە و میوەکان بە شێوەیەکی گشتی چونکە ئەوانە ڕیشاڵیان زۆر تێدایە زۆر گرنگە بەڕاستی سێم ڕۆیشتن یان وەرزشێک یان ڕۆیشتن بەلایانی کەم ڕۆیشتن ڕۆژانە ینی 35 دقه بۆ 40 دقه ئەگەر بتوانی ڕۆشتنێکی باش بکەی یان ئەگەر وەرزش بکەی باشتریش ئەمانە هۆکاری کەمی قەبزینە خاڵێکی دیکە کە زۆر گرنگە بەڕاستی لەوانەیە کەسێک بیری بۆ نەچێ ئەویش ئەوەیە یعنی ئینسان کاتێک کە پێویستی بۆ بوو دابنیشێ بڵین لە شوێنی ئاودەست نابێ زۆر خۆی تاخیرکە نابێ بڵێ مەسەلەن
من ئەو کارم هەیە کارەکە تاو دەکەم ئەو جەدەچم چونکە ئەوە دەبێتە یەک لە هۆکارەکانی قەبزی بە تایبەتی لە منداڵان زۆر ئەو شتانە ڕوودەدا لەوانەیە ئەو هەست و بیریان نەبێ فلەبەر ئەوە ئەمە خاڵی زۆر گرنگی ئامۆژگاری بەسیتن بەڵام ینی تەسەور ناکەی چەندە بە کەڵکە چەندە ئیسفادەی هەیە بۆ هەر هەموو کەسێک بۆ نەمانی قەبزی وەزایدەن دەرمانەکان دەبێت ئێمە بەڕاستی بڕیاری لەسەر بدەین چ دەرمانێک بۆچی کەسێک بەکاردێت چوە زۆر هۆکاری دیکە هەیە کە بڕیاری لەسەر دەدرێت زۆر سپاسان دەکەم بە هیوای سوود.